سلاف لابن تماشاوانین هجا کرم کند گل تاوتیا افریقا بله تماشاوانین هجا میوان می افریقا جبوک و تاوتیا افریقا لسر جوینا پنج آلیا بین پارتین دا سالادارن هریما کردستان و هروا آلین اپوزیسیون میوان می افریقا جی قادر حسن عیدو جگیر برپرس ملبند دهو که کتیان اجتماعی کردستان باوی که زندیل استودیر مل باجر دهو که دیال مدا ایوار باش کا قادر جوینا افریقا یا آلین پنج قولی نافبرا پارتین دستالدار و این اپوزیسیونه چه امیدک هی جبو کو روش تنابه به یعنی اف کاریه و جوینا ایرو که جی چارم جوینا ایرو کاریه ر چارسریه که جبو جاده کردی ببینید آنکو لفات نکبیتن ایوار باشتر برس سپاس بو کانال انارتیب تایبتی جی پروگرامی تاوتو دیاره اوا چوارمین کمونت اتکرین نافبرا پارتین سیاسی اپوزیسیون و دسالاتی دا هر وکی ام نزیک آگادار دیاره پیش بچون دانستان نادای هی لیک نزیک بونا بیرو بچون آیا هی و هم اپوزیسیون هم دسالات تاراده کی باش رجدن السرهندك وهمو كشو گرفت و آلوزیان چاره سر بکن ریکا دانستاندنی و دیالوگا افرو چهارمین کمونه دیارت هر سه کمونت بوریدا تشتی باشات یکرین و پیش چونک گلک باشه بولی کمونه سیدا بریار او بو نه اپوزیسیون و نه دسالات چو لدوانا بو میدیان کردی ندت يعني بو چو میدیا ندت و بو روزنامه و گوارجی اگر تو چه بون نجبر هندی بله نجبر هندی کو چو پیجوانچون نبویا یا خود لیک تگ نگهشت نبویا نخیر بو هندی بوا بو پاراستنا نهینیت وکم بونه دیاره ام باش زانیم کو روشا کردستانی و روشا عراقی و روشا دوورت هریمی افروکت چه آلوزی دایا اجب از خود توی باره دما حواله برس بری خوب دنی دیاره نحزت ملتی کرد هل کدری من منافعت انبیجین کردی نحزت ملتی کرد وکو زیروان درزه که ببینند نبین هزی سیاست کردستان دا چی اپوزیسیون بچی دا صلاح بتن بو هنده گشی بود درزه بدن قادر ببره یعنی ما قلت بو تدبیجی داخوانی ندانج بو کو نهینیا بپارزن یعنی ملتک چه امید نمایه وی که دبیجن دم کشتنه اف جوینت پنج آلی دمید کجن نج بو چارا سرکرنا مجارانه کو نهینیک بیتا پاراستن جارا دیکندا یعنی پارتین دا سالادار و پارتین اپوزیسیونه دکارن چه بکن جبو کو دیسا باوری وگرین آوا جاده کردی و امیده که بدن دوان جوینان دا هەواێ بەرز ئەگەر هاتوو دەسەڵاتە بتنێ بە نهێنی پارازبانە دابێژین دەسەڵات بۆ هەندی نهێنیات پارێزتنداک و درێژێ دەسەڵاتی خۆ بدەتن لێ دیارە هەم ئۆپۆزیسیۆن هەم دەسەڵاتی تڕژدن بۆ چارەسەرکردن ناوان کێشە دیتنا من و ئەڤەت هەموو سیستەمی دیموکراتیدا یا تشتێکی دیار و ئاشکرایە جڤاکی مرۆڤاتی هەموو ڕێکت خەباتێ بکارینان بۆ چاکسازیە باشترین ڕێک دانوستاندنن سیستەمی دیموکراتی دەبێژن بلا دانوستاندن نەکی پڕۆژە یاکی هەیڤە بەلکی بلا ساڵێکی ژیڤەکێژتن بەس نە دەم ژمێرەکە بتنێ شەڕ و پێکدادان و تونند و تیژی بێتە بکارئینان بله اپوزیسیون دجوینین رابهوری دا ببره اپوزیسیون دجوینین رابهوری دا گفاوی کی کربون کو او جوین به انجام بن او دیسا پناه ببن بر جاده بنرین اتا خلک کی هی آماده کو دیسا وگر داخازین خوب بک و بر ریا خانشاندان و بیت سر جاده ان زانی منابتن نوکا بری رودانه بری پیش هاتا بری تشتک دیار بتن امچو دا خویانت پیش وقت بدین لی اپوزیسیون هر آوایی که هبتن ویا بنمایت اپوزیسیونی دگل دا هبن اپوزیسیونی سنوریت خویت هین اپوزیسیون بو هندیا سیستمی فرمانروایی حکمرانی بر باشتر ببتن نابتن اپوزیسیون تنها و تنها سر کم و کریه دستلاتی بجیتن نابتن دمی خلقك چک بیتن داواکاریا بکتن دمی خلقکی رخنه بنگلی و گازدا بکتن پرسادات پروریا کمالایتی بکتن یان پرسا کم و کریا خدمت گزاریا بکن بو هیچ لایانی کی نیه بیتن اوان داخوازیا بسیاست بکت یعنی بسیاست کرنا داخوازیت خلقی تشتکی ناروایا بله که قادر مادام کو ملت کی آماده هبید بیت سر جادهان خو نشاندان هم بکتن کوات او داخازینه یعنی بنرینات او داخازین اپوزیسیون دیگه نه داخازین ملتن
هەموو داخوازیت ئۆپۆزیسیۆنێ نەداخوازیت ملەتینە گەلک جارە ملەت یەتێتن داخوازیات کە یەخۆ پیشاندانان کەتن لەوانە هەندێک لانێت ئۆپۆزیسیۆنێ بزاوێت کەن ئەوان داخوازیە بکنە داخوازیت خۆ بێگومان داخوازیت دەسڵاتی هەندێک جێت ڕەوانە و جێ خۆدانە و گەلەشوان داخوازیت ئۆپۆزیسیۆنێ داخوازکردین پرۆژێ چاکسازیە پارتین دەسەڵاتداریش داهێنە و پرۆژێ چاکسازیە سەرۆکاتی هەرێمی داهێنە و هەندێک جوان هاتنە جێبەجێکردن هەندێک جوان بواری جێبەجێکردنی دەنا هەندێک جێگەلت ڕەوانە هەندێک جێ دیتنا من داخوازیت قادر داخوازین ملت ببورد دیس ئاماژە بوویەکی کرد و هەمی ئەو داخوازین ملت دیکە نەیەن یعنی ئەوێن ئۆپۆزیسیۆن دیکە نەحەمیت ملەتنە دە هەمبەرژیدا ڕۆژێن ڕابهۆری فواد حەسەن سەرۆکی دیوانە سەرۆکاتی هەرێمێ هەندێک پرۆژە دانا زانین گوت سەرۆکی هەرێمێ ئەف پرۆژێ ڕەوەستاندنیە کوڕێخ و هەندێک یەندی و ئەسڵەن ئۆپۆزیسیۆنی ئەو نەکردنە کەواتە ئەگەر ئۆپۆزیسیۆنی هەندێک کردبنە سیاسی ئەو داخوازیین ملت کەواتە دەسەڵاتێژی هەندێک پرۆژێن بکار ئینا سیاسی کردینەوە ینی وەکی بێژن ئیعلامکردنێکش بۆ خۆت توێیەکی چاوە لێک دەدەیت بێگومان بەڕێز بێگومان ئەگەر ئەم بێژین وەکو دەسەڵات بێژین چ کەم و کوڕێنینێن ئەم ڕاست ناکەین هەموو سیستەمێت فەرمانڕەواییدا چەند سیستەمی دیموکراتی بن بێگومان کەم و کوڕیت هەین بێگومان دێرەخنە هەبن هەواڵێ بەڕێز ئەمە بخوا مالەکە بتنێ ڕێوەت بین خێزانە خو سێ چار زارۆکان ڕێوەت بین جار خێزان دێگلەیەکە جار زارۆ دیگلەکەن دەمی گلەیت ئێنەکرێن ئەو گلەینە ئەو رەخنە هەندێک جێ خۆدانە و مافێ خەلکیە وان گلەیە بکات مافێ خەلکیە وان داخوازیا بکەن و ئەرکێ دەسەڵاتێژی ئەرکێ پارتی دەسەڵاتارە گوێ خوبدەتەوی خەلکی الهاناوی خەلکی بچتن هەرهەوکی مگوتی ئەو داخوازیت خەلکی گەلەجێت ڕەوانە و جێ خۆدانە و مافی خەلکیوان داخوازیا بکەن بێگومان دەسەڵات چوەک و حکوومەت چوەک و هەردوو پارتین دەسەڵاتدار یەکێتی و پارتی هیچ وەختێکی نەگوتیان مەچووکە مکوڕین و ماچوو گاز دەرین و چوو گەندەڵینین لێ ئەز دڵنیات کەم هەموو خەلکی خۆ نەپارتی و نەیەکێتی وەکو سەرکردایەتی وەکو مەکتەبێن سیاسی وەکو هەردوو سەرکردێتمە نەتگەلوێ چەندێنە ئەڤات ئێتەکردن تایبەتیژی هەندێک گەندەڵی یان هەندێک کاروبارێت ئەوێک و نەبدرێ خەلکێت ئێنە جامدان بێگومان لەوانەیە سەرکرداتی هەموو جارە هاژینە هەروەکی بەری چەند ڕۆژەکەم گوێ خۆدەینێ بەرێ خۆدەینێ ڕۆژنامە و تەلەڤیزیۆن گۆوارە ئەم تخین گوێ خۆدەینێ تەلەڤیزیۆنێتمە دینا من گەلێک چازازیت ئێ نەکردن گەلێکیت هات نەکردن و گەلێکیت هێ نەکردن و هێشتا ئێ نەکردن کەواتە ئەف جوینە سەقفەکەیان ئومێدەکەیانی سەقفەکەی زەمەنی هەیە دەمێکی دیارکریش بۆ چارەسەرکردنا گەندەلیەک و ئەو جوینشی داوای پێ بێت و جادە تەناو بێت و حکوومەتەکە بنگەفرەوەن هەم ئۆپۆزیسیۆن هەمشی دەسەڵات بەهەورە حکوومەتێکی بینن ینی ئومێدەکە بڤێ ئەوەی هەیەش بۆ ملەت و دیسا باوەری ڤەگەرە سەروێ جادەیە و ئومێدەکە خۆشبەختە بیش بۆ هەرێما کوردستانی هەروەکو ئەس کە کەسێک نێزیکی تەڕادەیەکی ناوەندە بڕیارە سیاسی هەرێما کوردستانی و ئەو دەنگ و باس و ئاخفتنێت گەهنەمە ئەس بخۆ کەسێکم گەلێکی یێگەشببینم بۆوان دانوستان و دیالۆکە هەواڵێ بەڕێز گەرەکە ئۆپۆزیسیۆن پارتی دەسەڵاتدار و خەلکی مەژی بزانتن ژبلی ڕێککەفتنێ ژبلی لێکتێک گەهشتنێ بۆ چارەسەرکردنا ئەوێ قەیرانی بۆ چارەسەرکردنا کێشە و گرفت و ئالۆزیە بۆ چاکسازیە بۆ بتر خزمەتە خەلکێ بۆ جێبەجێکردنا دادپەروەریە کۆمەڵاتی هەرێما کوردستانی ژبلی دانوستانی و دیالۆکی و لێکتێکەشنێ چێدینینە دانوستاندن تاکە ڕێکە و زمانی توندی تیژێ زمانی زەبر و زەنگێ زمانی بکارئینانە هێزێ زمانەکە یەبسەرە چۆی ڕەواجاوێ نەمایە ئەگەر چەند تونند تیجی بێتە بکارینان دمایکی هەر سەر مێزی تێتە گوتن دەبێژن ئەف جوین کا قادر ئەو جوین ئەگەر پەرلەمانی داناوبەرە سەرۆکێت فراکسیۆنên پشکدارên پەرلەمانی کوردستانی داهاتباکردن دەبێژن باشترە ji ئالی و مەکتەب سیاسیên هەر پێنج حزبان یعنی هەمیت ئۆپۆزیسیۆنی هەمیت دەسەڵاتێ بنەریناتە کیژان باشتر بوو ئەف جۆرێ کو هەر ڕۆژێ دچە دوشەمبیەکەی و پێنجشەمبیەکەی ڕۆژڕژ تێتە پاشێخستن یان jî باشتر بوو دهۆڵە پەرلەمانێدا فراکسیۆنا بەهەڤرا بە ئامادەبوونا سەرۆک و مەکتەب سیاسی هەمیە بەهەڤرا ئەف جوین و ئەف گەنگەشەکردبان لەسەر پرۆژێت خۆیەت هەردوو ئالیادا ئەف باشتریان ئەف جۆرێ نەهاتێ بێگومان هەواڵ پەرلەمان دەستگایەکە ڕەوایە دەستگایەکە شەرعیە هەرێما کوردستانی
برینو کش دانوستاندن هاد نکردن سبارت چاکسازی و پروژه که هفته خالیات درست کردن بۆ چاکسازیە لێ دوی ئەم بزانین ئەف پەرلەمانە کێپێک ئینایە کێ زەمینە خۆشکیە بۆ دروستکردناوی پەرلەمانی هەردیسە ڤان پارتیت کوردستانی ڕۆژانی سەخت و دژوار بەرچنگە درەندەترین ڕژێمەیە گرتی خەبات و بزاوەکە بێوچانیان کردێتا گەشت ناڤرۆکە ئەو پەرلەمانە سەردەستێ وان سیاست مدارا سەردەستێ وان کەسانێت وەختیدا قوربانی داین یهاتێ پێکئینان سەردەستێ وان شارەزایە ئەم نابێژین و دوێت هەر دەستێوان حزبا دەبتن فەرەت پەرلەمانی دەبێتەکردن لێ قۆناغەیەکێ بدیتنا من ئەگەر هێز و لایەنێت سیاسی دەرڤی پەرلەمانی بگەنە هەندێک ڕێککەفتنە و پشتینگی البرلمانیش بینه بحث کردن و پشتینگی الحکومتی بده بحث کردن و کفتت بواره جبهه کردن دستشکی گره که باج بتن بگمان و کی ما گویی پرلمان دستگاه کروا یا شرعیه وی ملتیه حق گلک دانستاندن وی پرلمانی ده بینه کردن لهزولانی سیاسی جی گره که بری هر بری خالد وکهف چنه یعنی او خالد اپوزیسیون دای ندسالات او پروژه وان دای چند خالد وی وک هفن کو اپوزیسیون کو دسالات پسند کربن و هند خالد دن جهبن رد کربن و دتکاری هنه کیش بو مشروع بده سر وی وکو جناب تماشا فکر کوتو نزیکی ناوند سیاسی بله ادکارم بجمتا 80% کارم بجمتا حتی 80% پروژه چاکسازیه هریم دسالاتی و پروژه چاکسازیه یا پارتیت اپوزیسیون 80% نزیک ایکا 80% نزیک ایکا وکی من گوتی او پروژه اپوزیسیون پیشکش کری گلک جد روانه و داخوازت خلکینه و شناف ایج و آزارت خلکیت هاتنا پیکینان هر وکی همان شوا دسالاتی جی او پروژه پیکینه هر دیساش ایش و آزار و نخوشی و داخوازت خلکیت پیکینان لیلوانه 20% افروکا شیانی جیبجی کردن نبود لوانه تاراده کی تذکاری خاله عندك خاله دیار بکیکو نیت خالکی بن يعني تدبيجي 80% يدخل داخازين جماورن او بيز خالين ماي كي جانن تذكاري دست نشام كيش بو تماشافان زني راسي درستني دست نشان كرنا من خدمتا یا وی پروژه خود نکتن وی پروژه چاکسازی خدمتا وی نکتن یا دیجی گرک ام بزانین سیستم دموکراتی سیستم که آلوزه سیستم گلک پیشکفتیه او دولت دویگاوی او 5 و 6 و 7 ساله دموکراسی پراکتیزه کن لوانه تأفرو که نشن 6 ان حتی 7 ساله دموکراسی پراکتیزه بکن ام ملت کی وکو ملت کرد کو صدان ساله نبدهان ساله الجير رژیم الدكتاتور جيان بيسره الهمون النافندا سياسي دصلات ده حتى بين الناف كتاب خانه وخيزان وجواكي مهمو بصدان صلاة الجير فشار وقشار وإيش وآزار ونخوشيت ديكتاتوريتك دانيا برودكرنا محالة أم وكو ملت أم شين بيجين ماوي چند سالة كم دام بنا ولاتك ديمقراط الناس بيجا بيجم نا اوبوزيسيون نا دصلات وری مدوید خاله کادی دستشان بکن دی پارلمان کردستان دا زورینه هر دو پارتیان دا صلاتن پارتی دموکراتی کردستان و یکتین اجتماعی کردستان یعنی هر پروژه که بخوازن او دکارن پسند بکن و اپوزیسیون نکاره ریگیری لتو پروژه‌ای که بکه کو درباز نبود پارلمانی دا اره اف جور سیستمی نهاد پارلمانی دا تیتا پیرو کردن هشتش بخوازن درباز بکن بیکو اپوزیسیون بکارتش که اره او کاریگری نه که تسر جاده کردستانی بنریناتا تزانی برس راست گله جارا گله تشتیت اینا کرند پارلمانی دا اگر پارتی وکیتی بویتن هما وکی نوکات کریم کریو گوتی چند دانستان نکدا چی بریاره وی دیجبجه کن بس توی دبینی بواری دنا اپوزیسیونی یه سربسیت آخرین یه آزادیت آخرین گله جارا او پروژه نه جبجه کرنا اینا پاش خصن بروجادی بو کمونادی از باورم پتریا بریاره وقت اینا جبجه کرن گله بریاره اپوزیسیون خود داد گل دایا یعنی پارتی وکتی او یک نکریه او یک نکریه که همو جاره فرصت بزنن دریوه بزنن وقتی اپوزیسیون نه آماده بریاره جبجه کن اسبی باری دما چونکه از خو گلک دیفچونا روزنامه و گوار و دنگو باس حکومتی کم بدیتنا من نه یکی پارتی اف چنده هتانه پارلمان ده پیرانو کیا یا گرنتش همو حواله برس
پەسەندکردنا بودجێ بوو پەسەندکردنا بودجێ وەدی چەند ڕۆژە vەکێشە چەند بواردا ئۆپۆزیسیۆنێ گوێ خۆدا دانوستاندتوان پرۆژێتوان پێشنیارێتوان و اینجا پەسەندکردن بله یاش بودجه گرنگتر پروژه یاسای هەرێما کوردستانە یاسای گشتی پروژه یاسای هەرێما کوردستانی کو دیسا پەرلەمانی دا دەرباز بۆ سەرۆکاتیە هەرێمێ alین ئۆپۆزیسیۆنی دیسا داخواز dikin ev proje yasa ya budcê dîsa ku vegeriya ba nava perlemanê û proje yasayê dîşî dîsa vegerî ba bawekî şeffaftir zelaltir gotûbêj li ser hatban kirin bi pişikdariya opozîsyonê lê dibe ku yekîtiya niştimaniya Kurdistanê ji tê te gotin nêrîna wê ji gel Hindê de ba ku dîsa vegerîte perlemanê bes Partî Demokratîk Kurdistan ji bo razîkirina yekîtiyê her du salên din yên temamkirina desalata hikûmeta Herêma Kurdistanê danev Dr. Berhem Saleh pêxemet hindê ku yekîtî xwe bêdeng bike li ber projeyê ev gotina ta çend rast e tu dikarî nêrîna xwe li derbarê vê yekê bide xuya kirin ez dê nerîna xwe bêjim we ev nebes nerîna min e rastiyeke ke biryar bû her du sala serokatiya hikûmetê du sala bo yekîtî bit du sala bo partî bit lê derfeta êkê da yaxud qunaxa êkê da ku serokatiya hikûmetê gehişte partî bo demê 4 sala dirêje kêşe ew eger çi bin diyara babetê me yan behsê me yan danûstanda me ev neser hindiye demê 4 sala vekê bu hevalê partî me piştî hingî bu dora yekîtiyê ku Dr. Berhem wergirt diyara opozîsyonê û diyara gelek xelkê dî diyara Hezb Miletê Kurd gelek xelkê viya evê bikine dirzek navbeyna yekîtî û partî de gotî partî razî nabitin 4 sala serokatî bo Dr. Berhem bitin belkû divê 2 sala bin eger 2 sala jîba tiştekê rewa bû çunku evet proje yasayê de hatî 2 sala bo partiye 2 sala bo yekîtiye lê bo hindê derfetê nedîne Hezb Miletê Kurd bo derfetê nedîne hindek kesanê dî nebû razîkirina yekîtiye belkû bo hindê çunku 4 sala wan got viya 4 sala bo yekîtî jî bit her çanda çanoka ev behsen nehatiye kirin navbeyna yekîtî û partî de aya dê 2 salê temam bin û dê Dr. Berhem dê dimayetin bele ka qadir me pirseka diye hey bes dîtna min dî بله پرسیارێکی دیمە هەیە تۆمەتبارên bûyerên hevdê Şubatê û rojên dîv da yanî biryara girtinê ji bû derketiye hetan û ke ji ew bi azadî digerê nehatine girtin ew tۆmetbar ji her aliyekê bî nehatine girtin erê peywendiya wê yekê çi ve bi van civînên pênc alî yanî negirtina wan peywendî heye bi van civînên pênc alî ve باور bike min çû axiftin bo vênîne çunku ez ê agadar nînim ji vî babetî tanûka ji bilî hindek layinê opozîsyonê yan hindek kesanên dervey hikûmetê yan hindek nevînê Miletê Kurd ev babeta azra min eger ne min bixwe ez bixwe ne agadarim pîç şêweyekî ka qadir pirsyara me du mahiye tu baş zanî bes eger tu derfetê bideye min nabitin em ekser bêjin tawanbarê hevdê şewatê çunku sistemê demokratî de yasayê de بعربي دبيجن يعتبر المذنب بريئا الى ان يثبت تهمتي يعني توانبار يه بيقولناها تاكو توانا ويت اتا سلمادن افروكا تاكو نوكا كسك جوان نهات ندا دادگهي كسب توانبار دانا نايا بلكو گومان السري او كسي دبيجي او كسي گومان لسر پشتي چنا دادگهي انا دادگه كرين اینجا اگر هاتو توانان هات سلمان بن توانبر اگر نات سلمان بن نابن توانبر بله کواتا کا قادر ما بسیار دو ماهیه ها یک ج خالن پروژین سروک هرمی دا دیار کردن جبر گشتی او بکو برپرسان زیروانین برپرسان بین کم کردن یعنی همین را دارن شو وزیران بگیره و اندام پارلمان همیا که چه افرو کم درونشتنا پارلمان دا دو یاساتن پسند کردن یکیش وا یاسایا زیاده کردن زیروان جبو اندام پارلمان جسه کسا بو 4 کسا و دم تقاعد جدی بیت یعنی خانه نشین دبه دو کسا پیر خانه نشین دبه اوه یک تاثیر دیگه سر بودجه بکاربرین هریما کردستانی جاله دن جیوه یعنی دجیوه پروژه چاکسازیه بو اف خالق و اف روکت پارلمان دهاتیه پسند کردن دجیوه پروژه چاکسازیه سروک هریما تو نرین و تل سروی که چیه دەمێت بێژم بەرپێرس بتر دەسەڵات ئۆپۆزیسیۆنی و بتر خەلکێژی بتر بەحسێ بەرپرسێن حزبیت کرد پشت سیستەمێ پشتی نۆتۆ ئێکێتانوکە دیارە پاسەوانێت چ بەرپرسە زێدە نەبووینە سیستەمە کوێهەی یەکێتی پارتی هەر پلێکە حزبی دیارن
برینۆکە دیارە بەرپرسێت حکومی هەندێک پاسەوانێت زێدە هەبووینە ئەس خۆ ئاگادارم gelek pasewanê gelek berpirsê eketî yet hikûmî hatine kêmkirin û heta navêtwan jî bûma wekû malbat hatine evî berpirsî hinde pasanî nehêlayne evî hinde nehêlayne wel şînan xelkekî dî hatiye danan û bi tewk pêşmerge بۆ parastina asayîş û tenayiya Herêma Kurdistanê. Bes evê peywendî berpirsê hizbî digel hikûmet yani ew budceyekî cuda werdigirin. بۆ ئەندام پەرلەمانێکی یان هەر بەرپرسێکی حکومی و حتا یە حزبیژی هەوا لێ بەڕێز لە وڵاتێکی وەکو وڵاتی مەیە یشنو ئەم بەرب دیموکراسیەتی چین ئەم هەموو هەر بەرپرسێکی پێتیڤە پاسەوانی هەبتن تو باشت زانی بەرپرسێت ما تا چ ڕادەی گەف و هەڕەشە یارسەر هەی چی گەف و هەڕەشە یان حەزت ملەتی کورد بتن چی گەف و هەڕەشە نافخۆیی بتن دەمێ بەرپرس بتن gelek kar û kiryara dê encamdet lewane net berjewendiya hindek kesa debin net berjewendiya wan kesa debin evê berjewendî xwaz net kes berjewendiya hindek keset pejvero debin hemî dema matirsiya serma her wextê Kurdistan bû welatekî demokrat rewşa tenayê hate parastin em wekû ya Amerîka û nazanim van dewlet Ewropî tenayê me hate parastin ez xwe êşwenim min yek pasewan nevêtin dê çil pasewanî kem demê mirovî pasewan hebin bawer bike hemû ئازادیا مرۆڤی دەرڤە مالێ گەریانت ئێتە تێکدان یعنی ئەوە ئەڤروکا هاتێکردن تشتێکی پەسەندە دیتنا من بۆ ئەندام پەرلەمانێکی پەسەندە بۆچی ئەگەر نتوگە تو موچێ پەرلەمانتاریت کورد بەرامبەر پەرلەمانتاریت عراقی بەراورد بکەی پەرلەمانتار بەراورد بکەی پاسەوانێت عراقی بترشیت حەسەن عەیدۆ جێگیرێ بەرپرسێ مەلبەندێ چار یەکەتیان نیشتمانیا کوردستان لە باژێرە دەوکێ باوێکی زیندیت گەلمەدا بوو سپاس کو tu tevlî babetê me ev tawtê bûy. Belê temaşevanên hêja tawtê Evrûkê jî hate pêşkêşkirin heta subê hevkarê min yadgar feq digel we bimînin her şad û bextar.